پەرستار ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە هەم لە کۆمەڵگا هەم لە ناوەندە تەندروستیەکان هەم لە تانم بڵم لایانی خێزانیش عادەتی زۆرێک لە بابەتەکان وەکو بابەتی تەندروستی پشت بە پەرستارە بەستێ و هەر لایەنێکیش بێ ئەرکێکی زۆر قورسیان هەیە تا ڕادەیەک با بڵم گرنگێکی تایبەتیشیان هەیە تر لە هەموو لایەنێکەوە ئەتوانم بڵم پەرستار واتە بژانەوە بژانەوەی کۆمەڵگایە. پەرستار نەبێت چی ڕوایە لە نەخۆشخانەکانە؟ هەموو ئیتر خەڵەباڵغی و هەروەها هەموو یەدرێ بەسەریەکە ئەتوانم بۆ شێوە وەسفی بکەم چونکە بەڕاستی ئەو کەشەی کە ئەخولقێنرێ لە ناو خەستەخانەکانە لایەنێکی زۆر گەڕێتەوە بۆ پەرستار. بەچی بانگتان بکەن ئەوم پێ بڵێ؟ بەچی بانگمان بکەن ئەوەی دڵی خۆیان پێی خۆشە ئەوەی ئەوان لەگەڵی مرتاحە بن ئێمە ئەوەمان مەبەستە ئەوەی کە ئەوان پێی ئاسوودەن بەو جۆرە. ناوی تایبەتێکە بڵێ بەو شێوازە بانگتان بکەن یاخود ئەوەی کە هەر کەسە ئارەزومەندانەیە؟ ڕاستی وەکو ناوێکی تایبەت تا ئێستا وەکو پەرستاری کۆمەڵێک ینی کۆماڵان کۆ نەبووینەتەوە بڵین ئەبێت بەو جۆرە ناوە بانگمان بکەن عادەتی زیاتر حەزەکەین بەچی مرتاحن بەو جۆرە بانگمان بکەن ئەیتر دکتۆر بێ پەرستار بێ خانم بێ هەر شتێک بێ